ڕۆژانە چەند کاتژمێرێک لەم ژوورە بچووکەدا بەسەر دەبات. کەیوان لە ساڵی 2013ەوە مار بەخێو دەکات. خۆی و خانەوادەکەی هیچ ترسێکیان لە مارەکان نییە. بۆی ڕۆژانە مارەکانی لە چەندین شوێنی ماڵەکەیان بەڕەڵا دەکات و وەکو هاوڕێیان لێهاتووە. ئەو مارانی کە ئێستا کەیوان بەخێوی دەکات ژمارەیان 7 دانەیە و هیچیان لە هەرێمی کوردستان ناژین، بەڵکو لە وڵاتانی دیکەوە هێناونی. ئەو دەڵێت بەخێوکردنی مار ئاسانە. لە ڕابردووشدا هاوشێوەی مار تیمساحیشی بەخێو کردووە، بەڵام هاوڕێیەکی بە زۆر لێی سندووە. من هەر لە مناڵیمەوە خولای بەخێوکردنی ئاژەڵەکانم هەبوو، بەڵام بە تایبەتی مار بۆ مار لە 2013ەوە حەزم کرد شتێکی جیاواز بەخێو بکەم کە خەڵک تا ئێستا بەخێوی نەکرد بێت لە ماڵەوەکو بڵێ بەخێوکردن. بۆیە حەزم کرد کە شتێکی جیاواز بێ و فەرقی هەبێ و ئاژەڵێکی درەندەش بێ. لە 2013ەوە تا ئێستا مار بەخێوکەم، مثلا نزیکی 7 جۆر مارم هەیە، وانیار 7 دانە بەخێوکەم. وەکو کێشە هیچ کێشەی بۆ دۆست نەکردوم، چکە هەر لە مناڵیمەوە دایک و باوکم زانێت کە ئاژەڵ بەخێوکەم. وەکو خولیایەک چکە ترسینیە، چکە من کاڵێم ترسینیە واتە بێزەهر و بێزیانە، ئەوانیش لی ناتەسن، ئەوانیش احتیاتی بەلایەنەوە. کەیوان شارەزاییەکی زۆری لە بەخێوکردنی ماردا هەیە و دەڵێت پێویستە مار شوێنەکەی تاریک نەبێت و ساردیش نەبێت. لە ڕابردووشدا بەهۆی سەرماونەبوونی کارەباوە 30 ماری مردار بوونەتەوە. خەونیشی ئەوەیە شوێنێکی گشتی بۆ تەرخان بکرێت تا ئەوەی مار و چەندین جۆر ئاژەڵی دیکەی تێدا نمایش بکات. مار پێویستی بە خواردنی زۆر نییە. ئەتوانی مانگی یەک جار لە مانگا یەک جار خواردنیان بیتێ. خواردنەکەش دەتوانی تۆزێک گۆشت یا تۆزێک مریشک بکێتەنەوە ئاوی گەرمەوە بیانێتێ ئەیخۆن. بەڵام زیاتر کاوەی کابینن خەڵک ئاژەڵی زیندوو یانە تۆش دەتوانی ئاژەڵی زیندویان بیتێ. طبعاً ئاژەڵی زیندوو بۆ مار باشترە، بڵێ لە سروشتی خۆیەتی و ئەو ئاژەڵی کەوێ بەدڵی خۆی ڕای بکە بۆ ئەو خۆشترە. و هەر لە ڕووی تەندروستیشیەوە بۆی کە ڤیتامین و بۆ ڕەنگی مارەکە و بۆ ڤیتامین و بۆ لەشی مارەکەەوە پێویست کە جارجار ئاژەڵێکی زیندوو بکەیتە بەردەمی بیخۆ. لە جیهاندا نزیکەی 3000 جۆری مار هەیە. لەو ڕێژەیە تا ئێستا 250 جۆریان دۆزراونەتەوە کە ژەهریان هەیە. بەڵام مارەکانی کەیوان هیچیان ژەهراوی نین و چەند جۆرێکن وەکو برمس و بوام. بەڵام ئەو مارانی لە هەرێمی کوردستان دەژین چەند جۆرێکن وەکو زەردەمار و کوڵەوەی مار و چەند جۆرێکی دیکەن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. ڕاستی غیرەتێکی شێوێ دراوسێ یان هاوڕێی کاکە کەیوانبی بە ئومێدی سەرکەوتنی بە شتێکی ژووری هەواڵمان پێشکەشکردن. هەرشاد من.